پاش تێپەڕبوونی هەژدەیە بەسەر ڕۆڵی ئەمریکا وەک پارێزەری سیستمی نێودەوڵەتی، ئێستا جیهان شاهێدی گۆڕانکاریەکی ڕیشەییە لە دوای گەڕانەوەی دۆناڵد ترەمپ بۆ سەرۆکاتی ئەمریکا بە پەیڕەوکردنی سیاسەتێکی جیاواز کە تیایدا هاوپەیمانە کۆنەکانی واشنتن چیتر وەک هاوبەش نابیندرێن، بەڵکو وەکو بارگرانیەکی دارایی و سەربازی لێیان دەڕوانرێت کە پێی وایە دەتوانێت بێ هاوپەیمان پارێزگاری لە بەرژەوەندیەکانی خۆی بکات. ئەم سیاسەتە نوێی واشنتن لە 2025دا شۆکێکی گەورەی بۆ وڵاتانی ئەوروپا دروست کردووە، چونکە پاراستنی ئەندامانی ناتۆ لە ئەرکێکی ئەخلاقی و یاساییەوە گۆڕدراوە بۆ گرێبەستێکی بازرگانی کە تەنها بە پارە و خەرجیەوە بەستراوەتەوە. واشنتن فشاری کردووە کە خەرجی بەرگری وڵاتانی ئەوروپا بۆ لە 5% تێکڕای بەرهەمی ناوخۆیی زیاد بکرێت، لامان کاتدا شکۆ و سەروەری ئەو وڵاتانی خستووەتە ژێرپرسیارەوە، بە تایبەت کە هەڕەشەی بەکارهێنانی هێزی سەربازی دژ بە دانیمارک بۆ دەست بە سەرداگرتنی دوورگەی گرینلاند و بێدەنگیەکی گوماناوی لە ئاست بەزاندنی سنووری ئاسمانی پۆڵەندا و ڕۆمانیا لەلایەن رووسیاوە نیشانەی ئەوەن کە پابەندیەکانی ئەمریکا بەرامبەر بە هاوپەیمانەکانی ناتۆ تەنها پەیوەستە بە قازانج و دەستکەوتی مادی بۆ ئەمریکا. سەبارەت بە جەنگی ئۆکرانیا، ئەولەویەتی ئەمریکا لە پشتگیری کێڤەوە گۆڕدراوە بۆ کۆتایی هێنان بە جەنگ بە هەر نرخێک بێت، تەنانەت ئەگەر لەسەر حسابی بەرژەوەندیەکانی ئەوروپاش بێت. ترەمپ پلانێکی ئاشتی 28 خاڵی پێشنیاز کردووە کە تیایدا سازشێکی گەورەی بۆ رووسیا کردووە، لەوانە دانان با لکاندنی هەرێمی دۆنباس بە رووسیاوە، سنووردارکردنی سوپای ئۆکرانیا بۆ 600,000 سەرباز، وا ڕێگری لە چوونی ئۆکرانیا بۆ ناو هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆوە. هاوکات لە کاتێکدا ئەمریکا لە ناوچە دوورەکان دەکشێتەوە لە حەوشەی پشتەوەی خۆی کە ئەمریکای لاتینە سیاسەتێکی تند و دەسەڵاتخوازانە پەیڕەو دەکات، گەڕاوەتەوە بۆ بنەمای هەوڵی سەسپاندنی هەژموونی ڕەها بە سەپاندنی گەماروی دەریایی هەمەلایانە بەسەر ڤەنزوێلا، بامانجی کۆنتڕۆڵکردنی گەورەترین یەدەگی نەوتی جیهان کە 303 ملیار بەرمیلە و ڕووخاندنی ڕژێمەکەی نیکۆلاس مادۆڕۆ بەشێکی سەرەکین لە پلانە نوێکانی ئەمریکا. هەمان کات ئیدارەی ئەمریکا چین وەکو مەترسیەکی استراتیژی درێژخایەن لە بوارەکانی تەکنۆلۆژیا و هەژموونی ئابووریدا دەبینێت. هەر بۆیە واشنتن هەوڵی داوە لە ڕێگەی تونکردنەوەی سنووردارکردنی بازرگانیەکان ڕێگری لە فراوانبوونی هەژموونی چین بگرێت بەبێ ڕووبەڕووبوونەوەی سەربازی. ئەمەش گوزارش لە دیدگای ترەمپ دەکات بۆ جیهانێکی فرەجەمسەر کە تیایدا ململانەکان لەسەر بنەمای بەرژەوەندی بەڕێوە دەچن. Thank you very much. Thank you very much.